سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی یەکشەممە سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. قەیرانی ئاو لە پارێزگای کرماشان و ناکارامەیی بەرپرسان، گیانەدەستان و برینداربوونی 6 کرێکار لە کوردستان و ئێران، گیانەدەستان و برینداربوونی 6 کەس بەهۆی ڕووزانی ڕووداوی هاتوچۆ لە جادەی پیرانشار نەغەدا، لە سێدارەدانی 5 بەندکراو لە زیندانەکانی ڕژیم و ئازادی 6 خوێندکاری دەست بەسەرکراوی شاری هەمەدان. قەیرانی ئاو لە پارێزگای کرماشان و ناکارامەیی بەرپرسان. بەپێی راپۆرتەکان زۆربەی بەنداوەکانی پارێزگای کرماشان بەهۆی ناکارامەیی بەرپرسانی ڕۆژیمی کۆماری ئیسلامی و نەبوونی باران ئەگەری هەیە لە مانگەکانی داهاتوودا بە تەواوی وشک بن. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، ئەمساڵ سەرەڕای ناڕزایەتی خەڵک لە زۆربەی شار و شارۆچەکانی پارێزگای کرماشان دژ بە نەبوونی ئاو و کەمتەرخەمی بەرپرسانی ئەو پارێزگایە نەتەنیا دۆخی یاوی خواردنەوە باشتر نەکراوە، بەڵکو ئەگەری هەیە لە مانگەکانی داهاتوودا ژمارێکی تر لە بەنداوەکانی ئەو پارێزگایە وشک بن. شانی باسە لە مانگەکانی ڕابردوودا بەهۆی پشتڕانی بەردەوامی کارەبا و هەروەها نەبوونی یاوی خواردنەوە لە کوردستان و ئێران خەڵک تووشی قەیرانێکی گەورە لە ژیانیاندا ببوون کە تا ئێستا ڕژیمی کۆماری ئیسلامی توانایی چارەسەرکردنی کێشەکانی خەڵکی نەبووە. دەست بەسەرکردنی مامۆستایەکی زمانی کوردی لە شاری سنا. ڕۆژی شەممە 17 خەزەڵوەری 1404 ئێدریس مەنبەری مامۆستای زمانی کوردی و چالاکی مەدەنی خەڵکی شاری سنا بە مەبەستی تێپەڕاندنی ماوەی 1 ساڵ بەندکرانەکەی دەست بەسەر کرا. ناوبراو ڕۆژی یەکشەممە 27 سەرماوەزی 1401 هەساوی لەلایەن هێزەکانی ئیدارەی سڵاتی شاری سنەوە دەست بەسەر و پاش 43 ڕۆژ لێپرسینەوە ڕێکەوتی نوێی ڕێبەندانی هەمان ساڵ بە دادانی بارمتە بە شێوازێکی کاتی ئازاد کرا. ئەو هاوڵاتیە پاشان هاوکار لەگەڵ سروە پور محەممەدی لەلایەن لەقیەکی دادگای انقلابی شاری سنا حکمی 10 ساڵ بەندکرانیان بەسەردا سەپێنرا کە دواتر حکمی ئێدریس مەنبەری پاش ناردنی دۆسیەکەی بۆ دادگای پێداچوونەوە بە تۆمەتی سازکردنی گروپ بە مەبەستی تێکدانی ئەمنیەتی وڵات حکمەکەی بۆ 1 ساڵ زیندانی تاعزیری گۆڕدرا. گیانەدەستان و برینداربوونی 6 کرێکار لە کوردستان و ئێران. لە ڕۆژانی ڕابردوودا 6 کرێکار لە شارەکانی مەهاباد، تاران، ڕەشت، ئیسفەهان و هەمەدان بەهۆی نەبوونی منی شوێنی کارگیانیان لەدەستا. بەپێی راپۆرتەکان کرێکارێکی بیناسازی خەڵکی گوندی دێبەکری مەهاباد بە ناسناوی قاسم قادرزادە بەهۆی ڕووخانی دیواری خانووی گیانی لەدەستاوە. هاوکات کرێکارێکی شارەداری لە شاری تاران بەهۆی پێکدادانی ئۆتۆمۆبیلێک بریندەر و پاش گواستنەوەی بۆ نەخۆشخانە بەهۆی سەختی برینەکانی گیانی لەدەستاوە. هەروەها 3 کرێکاری دیکە لە شارەکانی ڕەشت، ئیسفەهان و هەمەدان بەهۆی بایەخنەدانی خاوەنکارەکانیان بە ئەیمنی شوێنی کار تووشی ڕووزاوی کار بوون و گیانیان لەدەستاوە. هێرشی شارەزاری شاری کرماشان بۆ سەردەستفرۆشان. بەپێی و وێنانەی بەدەستی ناوەندی هەواڵی کۆمەڵە گەیشتوون، مەئمورانی شارەزاری شاری کرماشان ڕۆژی ڕابردوو هێرشیان کردووەتە سەر کۆمەڵێک لە دەستفرۆشان و دەستیان بەسەر کەلوپەلەکانیاندا گرتووە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، مەئمورانی شارەزاری ناوچەی 5 شاری کرماشان هێرشیان کردووەتە سەر دەستفرۆشانی مەیدانی مەعالیم و بە توندوتیژی و بێڕێزیەوە دەستیان بەسەر کەلوپەلەکانیاندا گرتووە. شانی باسە لە بەرامبەر ئەم کردەوە نامرۆڤانەی شارەزاری کرماشاندا خەڵکی ناڕازی هەوڵی ڕێگری لە زەوتکرانی داراییەکانی دەستفرۆشانیاندا، بەڵام لەلایەن هێزەکانی ڕژیمەوە هەڕەشەیان لێکراوە. گیانەدەستان و برینداربوونی 6 کەس بەهۆی ڕوودانی ڕووزاوی هاتوچۆ لە جادەی پیرانشار نەغەدا. ڕۆژی ڕابردوو بەهۆی پێکدادانی 2 ئۆتۆمۆبیل لە جادەی پیرانشار بۆ نەغەدا هاوڵاتیەک دەست بەجێگیانی لەدەستا و 5 هاوڵاتی دیکەش بە سەختی بریندار و ڕەوانەی نەخۆشخانەکران.
بەپێی راپۆرسەکان دۆخی تەندروستی چەند کەس لە بریندارانی ئەو ڕووداوە بەهۆی درەنگگەیشتنی تیمەکانی فریاگوزاری خێرا لە خراپیدایە. جێگەی ئاماژەیە بەهۆی بایەخنەدانی بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە ئیمنی جادەکان لە ئێران ساڵی ڕابردوو 19,435 کەس گیانیان لەدەستاوە و بە هەزاران کەسی دیکەش برینداریان کەمەندان بوون. کۆبوونەوەی ناڕزایەتی خوازیارانی مەسکەنی ملی لە پارێزگای مەرکەزی. ڕۆژی شەممە 17 خەزەڵوەری 1404 هەتاوی کۆمەڵێک لە خوازیارانی مەسکەنی ملی لە شەهر مهاجران سەر بە پارێزگای مەرکەزی دژ بە وەدی نەهاتنی بەڵێنەکانی بەرپرسان کۆبوونەوە. بەشداربوونی کۆبوونەوەکە ئاماژە بەوە دەکەن کە سەرەڕای تێپەڕبوونی چەند مانگ لە سەر پێزانی پارە خانووەکانیان بە بەرپرسانی ئەو پرۆژەیە نەتەنیا خانووەکانیان ڕادەستیان نەکراوە، بەڵکو لەلایەن هێزانیەکانەوە هەڕەشیان لێکراوەکە پێویستە کۆتایی بە ناڕزایەتیەکانیان بێنن. لە بەردەوامی ناڕزایەتیەکاندا خەڵک خوازیاری پێڕاگەیشتنی دادپەروەرانەی ناوەندە قەزاییەکان لەسەر دۆسیەکەیان، سزادانی تاوانباران، بایەخدانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە داخوازیەکان و هەروەها ڕادەستکرانی خانووەکانیان بوون. ناڕوونی شارەنووسی حسێن میربەهاری لە زیندانەکانی ڕژیم. حسێن میربەهاری چالاکی مافی منداڵان و خەڵکی شاری پەردیس سەر بە پارێزگای تاران سەرەڕای تێپەڕبوونی 24 ڕۆژ لە دەستبەسەرکرانی هێشتا چارەنووسی دیار نییە. بەپێی راپۆرسەکان ئەو هاوڵاتیە ڕێکەوتی 23 ڕەزبەری 1404 هەتاوی لەلایەن هێزەکانی ئیدارەی سەڵاتی ئەو شارەوە دەست بەسەر و تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە بە تەنیا یەکجار مافی پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەی بە ئەو بەندکراوە دراوە. هەروەها خوشکی ئەو هاوڵاتیە بە ناسناوی نادیا میربەهاری لە ڕۆژانی ڕابردوودا چەندان جار لەلایەن ئیدارەی سەڵاتەوە بانکێشت و لێپرسینەوەی لێکراوە. شانی باسا سەرەڕای بەدواداچوونی بنەماڵەی حسێن میربەهاری لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە ئەو دەست بەسەرکراوە زانیاریەک لە بەردەستانیە. لە سێدارەزانی 5 بەندکراو لە زیندانەکانی ڕەژیم. لە ڕۆژانی ڕابردوودا 5 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی بە تۆمەتی کوشتنی بانقەست و پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە سێدارەدران. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ، 2 هاوڵاتی بەناوەکانی یەزدان چێگینی و پەیمان قاسمی بە تۆمەتی کوشتنی بانقەست لە زیندانەکانی ناوەندی خۆڕەماوە و یاسووج ئیعدام کراون. هەروەها 3 زیندانی دیکە بەناوەکانی ئەبولفەزڵ سۆهرای، حەبیب زارع و سەلیم سەمەدی بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانەکانی ناوەندی هەمەدان و عادڵابادی شیراز ئیعدام کران. کۆبوونەوەی ناڕزایەتی ژنانی بەلوچ لە بەردەم فەرمانداری چابەهار. ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە ژنانی بەلوچ کە پێشووتر لەلایەن هێزەکانی ڕژیمەوە لە ناوچەیەک کەمبی چابەهار خانووەکانیان ڕووخابوو لە بەردەم فەرمانداری شاری چابەهار کۆبوونەوە. بەپێی راپۆرسەکان لە ڕۆژانی ڕابردوودا خانووی کۆمەڵێک لە هاوڵاتیان لە ناوچەیەک کەمب سەر بە شاری چابەهار لەلایەن هێزەکانی ڕژیمی کۆماری ئیسلامیەوە بەبێ بەڵگەی قەزایی و ڕوونکردنەوەیەک ڕووخێندراوە. بەپێی ئەو وێنانەی بەدەستمان گەیشتوون، کۆمەڵێکی زۆر لە ژنان کە ماڵەکانیان لەلایەن ئەو هێزانەوە ڕووخاوە بە کۆبوونەوە لە بەردەم فەرمانداری چابەهار ئاماژە بەوە دەکەن کە ماوەی چەند ڕۆژە بەهۆی ڕووخانی خانووەکانیان لە شەقامەکانی شاردا دەژین و خوازیاری پێڕاگەیشتنی دادپەروەرانەی ناوەندە قەزاییەکان لەسەر دۆستیەکەیان، سزادانی تاوانباران و هەروەها قەرەبووکردنەوەی زیانەکانیان لەلایەن دەوڵەتەوە بوون. 2 هەواڵ. ئازادی 6 خوێندکاری دەست بەسەرکراوی شاری هەمەدان. ڕۆژی ڕابردوو 6 خوێندکاری دەست بەسەرکراوی شاری هەمەدان بە دانانی بارمتەی قورس بە شێوازێکی کاتی لە زیندانی ئەلواند ئازاد کران. ئەو 6 هاوڵاتیە بەناوەکانی مهرداد سەیفی، ئومێد کەریمی، مهرداد تەحماسپی، سەید عەباس حسێنی، مەحەممەد ڕەسوول حەیدەری و مۆرتزا باسرەبین بەهۆی ناڕزایەتی دژ بە وەرگرتنی خوێندکاری شارۆمەندی عێراق و پەیوەندیدار بە گروپە چەکدارەکانی سەر بە ڕژیمی کۆماری ئیسلامی لە زانکۆی هەمەدان دەست بەسەر و
پاشان ڕەوانەی بەندیخانەی ئەلوەندی هەمەدان کران. شایانی باسا لە ڕۆژانی داهاتوودا کۆبوونەوەی پێڕاگەیشتن لەسەر ئەو تۆمەتانەی کە بەسەر ئەو 6 خوێندکارەدا سەپێنراوە لە لەقی 5 دادگای ئینقلابی شاری هەمەدان بەڕێوە دەچێت. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد دواسی بکەن.